لەو وانەیەدا بەنای خوای گەورە و میرەوان بەخێربێنەوە بۆ کۆتا هەفتە لە مێژووی تورکیا هاوچەرخ کە کۆتا وانەمان گۆڕانکارە نێوخۆیەکانی تورکیا لە ساڵانی 1989 تا 1993. طبعا لەو کاتیدا کە وەکو باسمان کرد لە ساڵی 1970 هەڵبژاردن کرا جارێشتریش پارتی نیشتیمانیدا یەکتوانی با بڵێن هەڵبژاردنەکان بباتەوە و هەتا لە هەڵبژاردنەکانی شارەوانیش لە ساڵی 1983 براوەبوو. بەڵام دواتر لە دوای ساڵی 1970 ئەگەر تەماشای نەتیجەکانی بکەینەوە کە پێشتر لە سەتا نزیکەی 45 بوو دابەزی بوو بۆ نزیکەی لە سەتا 36 واتە نزیکەی 9 خاڵی کەم کردبوو کە ئەمە بەخەتەر ئەو ڕێژەی لە سەتادە بوو کە هەر حیزبێکی توانی بگاتە پەرلەمان. بۆیە چەند دەتوانی شۆکە حکوومەت پێی بینیتەوە، بەڵام ئێتر لێرەدا مووقیفی یا باڵێن هەڵوێستی حکوومەتەکەی ئۆزال بەرەبەرە لەواز بوو. ئەمە بێ لە کێشەکانی ناوەخۆ بڵێ کێشەکانی لەگەڵ دەوڵەتانی دەرەوە شکا بوو، تایبەتی لەکە سووریا کە پارتی کرێکارانی تورکیا لە ناوچەی دۆڵی بیقا و لە سنووری سووریادا با بڵێن ئەویان دانابوون کەمپەکانی ڕاهێنان و دەوڵەتی سووریا یارمەتیەدا. لە بۆیە تورکیا کێشەی لەگەڵ دەوڵەتانی دەوروی داوسێش هەبوو لەوانە وەکو سووریا. اینجا و ئەو کێشەی ئاویش وای کردکەوە کێشەکانی نێوان با بڵێن تورکیا و سووریا زیاتر بەرە و قوڵبوونەوە بڕواتن. لێرەدا تورکۆت ئۆزال زیارەت مەسەڵەن ئەوەکی گەورەی کرد، سەردانێکی زۆر گەورەی لە بۆ سووریا ئەنجامدا بە سەرۆکایەتیەوە دێکی کرد کە پێکهاتبوو لە 113 کەسایەتی. ئەوانە هەتا وەزیری دەرەوەی کە لەگەڵدا بوو یەلدریم ئاکبوڵوت، وەزیری دەرەوە وەحید خەلەف ئۆغڵۆ و چەندین با بڵێن پایدار لە دەوڵەتەکەی لەگەڵ خۆی ئەوانەی بردبوو لە بۆ دەوڵەتی سووریا. و لەوێ ڕێکەوتنامەچیان کرد. ئەو ڕێکەوتنامەوە بوو کە لە هەر سانیەیەکدا تورکیا 500 مەتر سێجا ئاو لە بۆ سووریا بەربداتەوە. ئەوەش لە بەرامبەر کۆمەڵێک شت بوو. یەک لەوانە تەمەنجا ئەوەی ناولێ نابوو عەرەب و تورکەکان بەتایبەتی ناویان لێ نابوو میاه السەلام، یعنی با بڵێن ئاوی ئاشتی. و هەدەف ئەوە بوو کەوە سووریا پشت لە با بڵێن لەو پژیریانە بکاتەوە کەوە تەقدیمی یا با بڵێن پێشکەش بە پارتی کرێکارانی کوردستانی تورکیایەک. اینجا لە ساڵی 1900 با بڵێن 88 جارێشتر لە ناوخۆی تورکیا ئیستیفتای کرا بۆیکەوە تەنگ بدرێ لەسەر هەڵبژاردننی بڵێن شارەوانیەکە. تایبەتی ئەو لەسەر نەمایەکی دەستوری بوو کە لەسەر مادەی 127 دەستور کە تورکۆت ئۆزال پێشکەشی کرد بوو کە 284 دەنگی لە پەرلەمانی نابوو بە 95 لە دەژبوو با بڵێن. بە دوای ئەوە کە خرایە بڵێن خرایە دەنگدانی خەڵک با بڵێن لە جاری دووەم کە لە پەرلەمان 300 دەنگی ئینجا خرایە دەنگدانی خەڵک لە 12 ئابی 1988. و دواتر با بڵێن کە ئەوە وەکرا لەسەر ئەو دەستورەی لەسەر ئەو مادەی کە ئیستیفتای لەسەرکرایان خۆ با بڵێن ڕاپرسی لەسەرکرا بۆ ئەوەی بووکەوە کە تورکۆت ئۆزال واز لە حکوومەت بینن. ئەگەر لە کاتێکدا ئەو ئیستیفتایە سەرکەوتوو
ناوەواتە ئەو لایەنانەی کەوا بوون بە لایەنی نەخێر هەڵمەتێکیان دەست پێکرد لەسەر تورکۆ دۆزان تەن ئەگەر بێتەوە ڕاپرسیەکانی لەسەر ڕژاردنەکانی شارەوانەکان لە تورکیا شکست بینیتن دەبێ واز لە حکوومەت بینیتن. طبعا لێرەدا ئەوانەی کە دژ بوون دژ بە و تعدیلاتەی بوون تعدیلاتەکە هەدەفی ئەساسی ئەوە بوو کەوە پێش بخرێ واتە لە کاتی خۆی زووتر بکرێتن بە ماوەی ساڵێک. ئەوانەی کە دژی بوون 165 دەنگەکانیان لە ڕاپرسەکەی بەلای خۆیاندا شکان. ئەوەی لەگە تعدیلی مادە دەستوریەکە و کاتەکەی بوو کە هەڵبژاردننی شارەوانەکان ساڵێک بێتە پێش 135 دەنگەکانیان بەدەستێنا. ئەوە یعنی بووە شکستێکی سەرەتایی لە کاری حکومڕانی تورگوت ئۆزال کەوای کرد با بڵێن بەرەو لێژەیە بڕواتن بە تایبەتی لەو دەسەڵاتەکە پێشتین وەکو سەرۆک حکومەت سیستەمی پەرلەمانی بوو سەرۆک حکومەت دەسەڵاتێکی زۆری هەبوو. طبعا لەو کاتەشدا با بڵێن ئۆزال تەقدیمی ئەوەی کردکەوە هەڵبژاردن جارێکتر لە بۆ شارەوانەکان پێش بخرێ بێتە سێزدەی تەشرینی دووەمی 1980. بەڵام ڕازی نەبوون لەسەر ئەو ماوەی کە دیاری کرابوو. لەبەر چی بوو؟ لەبەرەوەی بووکەوە ئەو لە هەڵبژارنەکانی ساڵی 1970 وێ بە ڕێژەی کەمیش بوو بردبیەوە لە بەڕێژەی 136 بۆی بووکەوە لە هەڵبژارنەکانیش لە شارەوانەکانی زاریشتر بە ڕێژەیەکی زۆر باش بباتەوە چونکە لۆ شارەوانەکان گرنگە لە تورکیا. بەرەوەی گرنگە چونکە حکوومەتی ناوەخۆیە یعنی وەکو لەسەر سیستەمی ئەوروپای دانرایە با بڵێن ئەو خزمەتی شارەکانەکە هەموو خزمەت گوزاریەکان لە شارەوانیەوە دەست پێکات کەواتە یەکێکە لە پایەکانی حکومڕانی لە تورکیا و یەکە لە پایەکانی داهات و خەرجیش لە تورکیا. بۆیە کەسە شارەوانەکانی لە بەردەستدابی ناڕاستەوخۆ حکمی هەموو تورکیاشەی لە بەردەستدایە. بەڵام ئەوستەری نەگەر طبعا لۆ چکە لە 1989 لە ئازاری 1989 هەڵبژارنەکە کراوە لەوێدا پارتی نیشتیمانی دایک ئەنەپا با بڵێن دۆڕا یعنی لێرەدا دۆڕاوە چێ لێرەوە بردیەوە پارتی دیموکراتی کۆمەڵایەتی کە پێیانەگۆ پارتی ئەرداڵی ئینۆنۆ ئەو ڕێژەی 128 دەنگەکانی هەموو بەتایبەتیش بەلەدیەکانی شارەوانیەکانی ئیستانبول ئەزمیر و ئەنقەرەی بەدەستینا. اینجا لە دوی پارتی ڕێگەی ڕاست 125 لە دووان سێم پارت ئەنجا پارتی نیشتیمانی دایک پارتی سەرۆکی حکوومەت 121 دەنگەکانی بەدەستینا. لەگە ساڵی 1970 هەڵبژاردن کرابوو ڕێژەی 115 دەنگەکانی هاتە 15 نقطە کەمی کردبوو یعنی کەوە لە دوانش پارتی ڕەفا 109 پارتی کاری نەتەوەی 100. لەبەرە و نەتیجەی کە بەدەستی هینا لە سویەکی ئازاری ساڵی 1989 تورگوت ئۆزال تعدیلی وەزاری ڕاگەیاند واتە هەموارکردنەوەی حکوومەت لادانی چەند وزیرێک و هینانە پێشەوەی چەند وزیرێشتر لەوانەدا 12 وزیری بەڕێکردن دەی نوێی هینان و لێرەدا تورگوت ئۆزال زۆر ئازا بوو یعنی با بڵێن بەتایبەتی لە سیاسەتدا زانی کە بەرەوەیە هەستا هەڵمەتێکی پێچەوانی دژ بە ئەوانەی کە بردبیانەوە ڕایکەیان و خۆشی لە سەرۆکاتی حکوومەت مایەوە و هەتاوەکو بۆتە ئەو کاتی کە ساڵی 1992 هەڵبژاردن نەکرێتەوە. بەڵام لێرەدا کە سەرۆکایەتی کەنعان ئێڤرین کۆتایی هات لە تشرینی دووەمی
لە 9 تشرینی 1970 باڵن کرد بۆ 7 ساڵ بۆ زاشکردەوەی نەبوو کە دووبارە ببیتەوە بەپێی مادەی یەکەم دەستوری ساڵ 1982 هەروە بەپێی مادەی 102 لە دەستوری تورکیا دانرا کە لە ماوەی 30 ڕۆژ سەرۆک کۆمار هەڵبژێردرێتن کە ماوەی کۆتایی لە ماوەی کۆتایی هاتنی سەرۆک کۆماری پێشوو هەنواتە لە 9 تا 9 12 1989 دەبایە سەرۆکەت لە تورکیا هەڵبژێردرێتن لەلایەن چێوە لەلایەن ئەنجومەنی ئەو کاتی بەڵێن پیانەگەڵ ئەنجومەنی نیشتیمانی گەورەی تورکیا ئێستا شەڕەوەی پێ دەڵێن و ئەوە با بڵێن لێدا لە دەورەی سێم واتە کە هەڵبژێردرا لە دەورەی یەکەم دەرنەچوو دووەمە سێم تورکۆتۆزان بە سەرۆکی با بڵێن کۆمار هەڵبژێردرا و تەمان ئەو کاتە چەند دەنگی بەدەستینا با بڵێن 247 دەنگ بەرامبەر بە 230 دەنگ ئەنجارش کەش هەڵبژاردن دیسان کراوە ئەو جارە بۆی کەوا دەنگ بینیتن بە تەواوی چکە دەبێ 50 زاید یەک بی 263 دەنگ جی بەدەستینا واتە بۆ بە چکە کاتی پەرلەمانی تورکیا باوێن پێک داهات لە نزیکەی 450 ئەندام لە بۆیە 263 واتە 50 زاید یەک و ئۆزال عەفوان ئەو ناویان لێک نزیکە ئۆزال تورکۆت ئۆزال با بڵێن لە 9 تشرینی دووەمی ساڵی 1989 بوو بە سەرۆکی تورکیا و دوایەوە با بڵێن ڕاستەوخۆ کە سوێندی خوارد دوایەوە حکوومەتی سپار بە یەڵدرێم ئاکبۆڵوت و تەکلیفی کرد بۆی کەوە حکوومەت پێک بینیتن پەنجا لەو کاتیدا شتێکە بوو لە تورکیای هەتا ساڵی 2018 نەبوو سەرۆک کۆمار ڕئیسی حزب بیتن هەر کاتێک بۆ سەرۆکی کۆمار دەبوایە واز لە حزب بینیتن اینجا هەر با بڵێن یەڵدرێم ئاکبۆڵوت لە هەمان کاتیدا بۆ سەرۆکی حزبی نیشتیمانی دایک بەرامبەر بەچێ گوزێل حەسەن جەلال گوزێل ئەویش خۆی هەڵبژاردبوو لە هەمان کاتدا بە دەنگدان یەکلای کراوە یەڵدرێم ئاکبۆڵوت 739 دەنگی ئەندامانی پارتی نیشتیمانی دایکی بەدەستهێنا لە بەرامبەردا ڕکابەرەکەی حەسەن جەلال گوزێل 382 دەنگی ئەندامانی حزبەکەی بەدەستهێنا شتێکتر لەو کاتەدا هاتەکایەوە لە تورکیا مەسەلەی نیقاش لەسەر یان با بڵێن گفتوگۆکردن لەسەر حیجاب لە تورکیای یعنی مناقەشەکە بەردەوام بوو تاکو ساڵانی 2010 یعنی کە تاوەکو دەستور با بڵێن هەموار کرایەوە لە ئیلولی ساڵی 2010 لەو کاتەدا لە تورکیا زۆر دژیەوەی بوون کە حیجاب بکرێتن و پێشترش لە ساڵانی 60ەکان و 70ەکان و 80ەکانیش ئەو سیجالە ئەو جدەلە لە ناو تورکیادا بەردەوام بوو لەسەر ئەوەی کە تەڵەبە حتا لە زانکۆش مەسەلەن ڕێگەنە ئەدراکەوە با بڵێن باڵاپۆشی بکرێت واتە حیجاب بەڵام لە هەفتی ئازاری 1989 کەنعان ئێڤری کە سەرۆک کۆماری تورکیا بوو پشتگیری بڕیارێکی مەحکەمەی دەستوری تورکیا کرد
بە ڕەتکردنەوەی ڕێکارەکانی ڕێکارەکانیەکان بۆ کە ڕێگە بدرێ بە ئەوەی خوێندکارانی زانکۆ باڵاپۆشی بکەن لەڤەر چ دیگوتی ئەوە مخالیفە دژ یان با بڵێن دژ بە یان هاو دژە یان دژبەرە بە دەستوری تورکیا. بەڵام لە نۆڤەمبەری با بڵێن لە 16 تشرینی دووەمی ساڵی 1000 خۆیەک دەقە بەڕێزان ئێستا ئەگەڕێمەوە. اینجا لێرەدا با بڵێن ئەوەیە دروست بوو، ئەو نیقاشە گەورەیە دروست بوو کە ڕێگە بدرێ بە باڵاپۆشی لە زانکۆکاندا. و لەو کاتەدا لە ساڵی 1989 ئەوەک دروست بوو لە تورکیا بە تایبەتی لە کۆچپێکردنی تورکەکان لە بولگاریا بۆ ناوەخۆی تورکیا لە ساڵی 1989. ئەوەش با بڵێن کێشێکی بەهاوکات لەگەڵ کێشەکانی تر کە لە ناوەخۆ هەبوون لە دەرەوە هەبوون لە بۆ تورکیا زیاد بوو. لێرەدا لە ساڵی 1990 با بڵێن پارتی کاریگەل هەڵکن ئەمێک پارتسی کە یەکەم پارتی کوردی بوو لە تورکیا دامەزرا لە 7 حوزەیرانی 1990 و طبعا ئەو یەکەم حزب بوو کە دەورتەسیج زۆر گەورەیە و تایبەتی لە پەرلەمانی تورکیا و تاوەکو ساڵی 1993 بەردەوام بوو بە فەهمی ئیشیکلێت کە بوو بە سەرۆکی ئەو حزبەیە و کە طبعا ئەو نائب بوو لەسەر منطقەی بۆرسە چکە کورد لە هەموو تورکیا زۆر بەربڵاوە کاکە لە سەردەمی عوسمانیەکانیش بە تایبەتی لە ساڵی 1915 کۆچیان بە 700,000 کورد کرد لە بۆ خۆراوای تورکیا و ئەو پارتە با بڵێن بۆ چوونێکی با بڵێن زیاتر چەپی هەبوو با بڵێن و خۆشی نادا لەوەی کەوە بەشێک بێتن لە شەڕی چەکداری کوردی. تاوان حزبی دیکەش با بڵێن دروست بوون یعنی با بڵێن حزبی دیکەش دروست بوون لەوەی کەوە ئەوە بکەن بەڵام لێرەدا لە ساڵی 1991 لە 26 کانونی دووەمی 1991 تورکە دۆزال چەند بڕیارێکی گرتە بەر بۆی کەوە کاریگەریەکانی کودەتای 12 ئەیلولی ساڵی 1980 بسڕێتەوە تایبەتی لە هەندێک قانون و ڕێسا کە دەرکرابوون لەوانە قانونی ژمارە 2932 کە ئەو قانونە قەدەغەیە کرد کە قسەکردن و گۆرانی گوتن بە زمانی کوردی بێتن ئەو ینی ئەوانەی هەموو ڕەت کردەوە با بڵێن بە تایبەتیش لە 11 نیسانی 1991 و لە 7 کانونی یەکەمی ساڵی 1991 ئەوانە هەتا ئەو کاتێک کە سەرۆکی حکوومەت سلێمان دەمیرەڵ بوو مخاتەبەی کوردی کرد لە دیاربەکر گوتی ئێمە براینە یعنی ئەوەش زۆرێک لە سەرەتای کرانەوە بوو بەڕووی کوردان و هەر لە هەمان ڕۆژیشدا حتا لە دیاربەکر و سلێمان دەمیرەڵ کە سەرۆکی حکوومەت بوو لەو ماوەیەدا گوتی ئێمە دەتوانین یەک پارچەی خاچ تورکیا بپارێزین لە ئەنجامی مامەڵەکردنی یەکسان لەگەڵ هەموو ئەوانەی کەوا ڕێشەی جیاوازیان هەیە لە تورک یعنی مەبەستی کورد و نەتەوەکانکەی ناو تورکیا بوو هەروە ئەوەشی بووتر کەسێک کە بڵێ من قسەی بە کوردی بکە و بڵێ من کوردم ئەو کووردە ئانی و گوتی ممکن نییە ئەمە یان با بڵێن لە دژی بوەستینەوە یعنی وەکو بڵێ شتێکی ناواقەیە کە لە دژی بوەستینەوە و ئەمە
يعني چ بوو احترافکردن بوو بە واقعی ئەوەی کە کورد هەیە یعنی کە کورد هەیە و ئەوە بوو بە ڕووداوەکی زۆر گرنگ لەناو خۆی تورکیا و دەنگدانەوەی و دواتریش ئەو با بڵێن ئەوەی کوردی ڕۆڵی کورد یان با بڵێن کێشەی کورد دەور و کاریگەری خۆی زۆر هەبوو لەسەر ڕووداوەکانی دواتر لەسەر شانۆی سیاسی تورکیادا. اینجا لەو کاتەدا تورکیا لە ساڵی 1991 بەرەوڕووی شەڕێکی بەوە کە پێیانە بۆ شەڕی کەنداوی دووەم ئەوەی کە عێراق چوو لە 2 ئابی ساڵی 1990 دەوڵەتی کوێتی دراوسەی داگیر کرد. طبعا ئەو کاتە هاوپەیمانێکی نێو دەوڵەتی با بڵێن دروست بوو لە دژی سەدام حوسێن. تورکیا چۆنا ئەو هاوپەیمانێتە و ئۆزا لەوەی کردکەوە ببێتە بەشێک لەو هاوپەیمانێتە سەربازیش ئامانج خۆی هەبوو یەکەم بۆی کەوا باکووری عێراق کەوان پێی دەڵێن کوزەی عێراق دەست بەسەدا بگرێت یعنی منطقەی مووسڵ و کەرکووک و هەولێر و دۆ بەگشتی ینی ویلایەتی مووسڵی جاران بۆش بوو کەوا موافقەتی ئەمریکی بەدەست بێنێتن و هەروەها تورکیا یەکەم دەوڵەت بوو کە بڕیارەکانی ئەنجومەنی ئاسایشی جیهانی ئەنجومەنی ئاسایشی نەتەوەیەکگرتووەکانی وەکو بەسەر عێراقدا جێبەجێ کرد و هەروەها هێڵی نەوتی کەرکووک یومۆر تالیک کە چێتە بەندەری جەیهان ئەوەشی ڕاست داخست و داوای لە حتى ئۆزان نابڵین موافقەتی کرد لەسەر ئەو تەڵەبەی باڵێن ئەو داواکاری وەزیری دەرەوەی ئەمریکی جەیمز بێکەر لە بەکارهێنانی بنکەی سەربازی ئینتەرلیک لە بۆ لێدان لە سوپای عێراق و ئەوەش طبعا دوای ڕەزامەندی پەرلەمانی تورکیا لە 5 ئەیلولی ساڵی 1990 و هەر لەو کاتیشەوە بڕیاردا لە تورکیا کە هێز بنەدرێن لە بۆ دەرەوەی سنوور و طبعا ئەو کاتی تورکیا هێزێکی زۆری هینایە سەر سنووری دەوڵەتی عێراق بەلای کوردستاندا و ئەوەی کرد یعنی با بڵێن ئۆزان خاچ تورکیای لە بۆ پەیمانی باکووری ئەتلەسی کە ئەمریکا سەرۆکایەتێ کردوە ئەو بەشێکیش بوو لە پەیمان ڕزگارکردنی دەوڵەتی کوێت خاچ تورکیای لە بۆ واڵا کرد کە بە ئەوەی خۆیان تەسەڕوفی تێدا بکەن واتەوەی کە ویستیان لە ڕووی سەربازیەوە لە بەرامبەر عێراقدا خاچ تورکیا بەکاربێنن مەبەستەکە ئەوەیە. لێرەدا مەبەستی چ بوو ینی هەدەفی تورگوت ئۆزالی چ بوو لەوەی کە ئەوە بکاتن یەکەم چ بەدەستبینیتن ینی تەرجەمەی ئەو تیۆری عوسمانی نوێیەکەم کە ئۆتمان نیو ئۆتمانز و تەرجەمەی ئەرزی واقع بکە و لە سەرکردەکانی باشووری کوردستان نزیک ببیتەوە و هێزەکانی لە خاچی کوردستانی باشوور نزیک بکاتەوە و لە کاتێکدا ئەگەر عێراق نەیتوانی دەست بەسەر مەنتیقەکاندا بگرێتەوە ئەو بێتە جێ وەکو بەشێک لە خاچ خۆی دابنێت. وەروها ئامانجی ئەوەش بوو دووەم کەوا باڵێن کێشەی کورد لە تورکیا چارەسەر کاتن بە خستنە سەری ناوچەکانی دیکەی کوردستانی واتە مەنتیقەکانی کەرکووک و هەولێر و سلێمانی و دهۆک و واتە کوردستانی باشوور و فدراڵێتیشی ڕابگەینی بە ناوی فدراڵێتی تورکی و کوردی کە حەلی مشکلەی کورد بکاتن لە تورکیا چونکە لەو کاتیشدا با بڵێن ئەوە بوو شەڕی چەکداری لە تورکیا زۆر بەرەو پێشچوو بوو و هەدەفی ئەوش بوو کە فدراڵەتی تورکیا و باکووری بڵێن وەکو دەڵێ ئەوان دەڵێن باکووری عێراقیان با بڵێن
کە خۆی ئەسڵدا کورسای ناوەڕاستە ئەمەش غەڵەت بەکاردێن تاگەم گەڕێنەوە سەر ئەو خەریتەکانی کە دروست کرایانە هە لە شەرەفخانی بەدلیسیشەوە کوردستانی باشوور کوردستانی ناوەڕاستە کوردستانی باشوور کەوتە مەنتقەی ئیلام و ئەوانە بسمە غەڵەت بەکاردێنین بە حەقیقەت ئەن بەخۆی کوردستانی ناوەڕاستە باکوور هەموو دەوڵەتە چیە سانگۆ لە خۆ بپرسن ئەنی کوردستانی باشوور ڕۆژهەڵات ڕۆژئاوا باکوور هەیە کوبی ناوەڕاست نابێت سانگۆ لە عێراق تەماشا بکەن باکووری هەیە ئەو مەسەڵەن کوردستانە باشووری هەیە و بەسڕا و ئەوانە ڕۆژهەڵات هەیە مەنتقەی دیالە و خانەقین و ئەوانە منطقەی خۆرئاوای هەیە منطقەی با بڵێن ئەنبار و ئەوانە ناوەڕاستی هەیە منطقەی ئەوەیە بەغدا و فراتی وەسەتی کە پێ منطقەیە تا ئەگاتە کەربەلا و نەجەفەوان ئەنگۆ سیرکەن ئەنەمە تا ئێستا وشەی بەکارناهێنن مثل کوردستانی ناوەڕاستە بخۆی کوردستانی باش هەر ئەسڵەن غەڵەتە ئەماوەی کە ئەوە بەکەم لە دکتۆرایەکەی خۆم ڕاستم کردیتەوە حەشەکەم بخۆی هەر ڕاستە یعنی دەبێ ئەوە بەکاربێنە کە من ڕاستم کردیتەوە بەڵکەم ئەومان ئەوە کردێکە لە هەموو دکتۆرایەکەم وی بەکارن زال و داوا لەم گۆشەکەم ینی ئەو شەی کوردستانی ناوەڕاست بەکاربێنین لە بۆ کوردستانی عێراق ینی کوردستانی ناوەڕاستە لە حەقیقەتە ئەمە ینی تەماشا هەر ئەو خەریتەیەش بکەن کە شەرەفخانی بەدلیسی کێشایەتی بەتایبەتی لەو کتێبێ بگەڕێنەوە سەری خريطة كردستان دراسة في جغرافية السياسية بروفيسور دكتور فؤاد حمد قرشي 2007 لسليماني تساب كرا انجام وانجامي وأوي تسارمي أو بوكوا بارزگاري بكاتن لا أقلية تركمان لا كردستان زايتر أو باردوخة لتركيا لسالاني 1991 انتخابات ككرايوة پارتی لە هەڵبژارنەکانی ئەوەی تورکیا دۆڕاندی یعنی ڕێژەی سەدا بڵێن 24 دەنگەکانی بەدەستینە پارتی نیشتیمانی دای و پارتی ڕێگەی ڕاست بەسەرکەوت 1970 کورسی بەدەستینە و پارتەکانی تریش 120 بەدەستینە وەکو پارتی دیموکراتی کۆمەڵایەتی و پارتی ڕەفاح و حەرەکی قەومی ئەوانە 16 لە سەدای دەنگەکانیان بەدەستینە و پارتی چەپی دیموکراتیش 100 دەنگەکانی بەدەستینە سۆسیالیست و سەربەخۆیەکان 0.04 دەنجیان بەدەستینە و لەو کاتەدا لە ساڵی 1992 پارتی گەلی کۆماری تورکیا گەڕایەوە چونکە پارتەکە قەدەغە کرا لە ساڵی 1981 ئیتر گەڕایەوە و زۆربەی پارتەکانی ئەو پارتی با بڵێن کۆمەڵایەتی پارتی گەلی دیموکراتی کۆمەڵایەتی کە ئەردەڵێنین و سەرۆکایەتی کرد ئەوانە ئیستیقالیان دا و هەمویان ئەندا پەرلەمانەکانی کە نزیکی 88 ئەندام پەرلەمان بوون هەموو ئەوانە گەڕانە ناو پارتی گەلی کۆماری تورکیا و لە 9 ئەیلولی 1992 ئەوانە سەرۆکەچیان هەڵبژار تا 2007 ساڵە نەبم بەردەوام بوو لە سەرۆکایەتی بەناوی دەنیز بایکال بوو تەمان ئەوەش عینی لە ئەمریکای خوێندەبووی لە بەرنامەی فۆڵبرای دەرچەبوو زۆربەی ڕێسحزبەکان لە تورکیا زۆربەی زۆریان عەسکەریەکان نەبی بەڵام مەدەنیەکان و سەرۆکحکومەتەکان زۆربیان لە ئەمریکا خوێندیان و لە هەمووشان بەرنامەی فۆڵبرایتی ئەمریکی بووینە جا لەو کاتەژدا لە تورکیادا لە 8 نیسانی 1992 با بڵێن ماندێلا ڕەت کردەوە کە ئەوە بکاتن خەڵاتی ئەتاتورکی وەربگریتن یعنی وەکووەکە ئەو کاتی سەرۆکی کۆنگرەی نیشتیمانی ئەفریقی بوو و ئەو خەڵاتەکەیە لە بۆ ئەوەی کە پێڵێن خەڵاتی ئەتاتورکی نێودەوڵەتی بۆ ئاشتی ئەوەش ئەوەی کە اینجا لێرەدا ئۆزال لە 7 نیسانی 1993 کۆچی دواییەکە دواتر دوای ئەو سلێمان دەمیرال دەبێتە سەرۆک کۆماری تورکیا تاوەکو ساڵی 2000 ئیتر ئەمە بەگشتی وانەی تورکیا هاوچەرخ بوو لە ماوەی ئەو 15 هەفتەیەکەوە خوێندەمان
چێ پرسیاری هەیە قسەچی هەیە کەس پرسیاری هەیە بە زۆر باشە مادەمەیە هەمووش هاتینە پێش بەغیا خوێندنەوەی ناکە بەخوا وەسپێرم تاوەکو هەفتەی داهاتوو